سڵاو دەبەری ڕاپەڕین نامەیەک و پەیامێکی وەرزشخوازانە لە شاهۆوەرتیەوە بۆ تەواوی خەڵکی ئەم ناوچەیە. ڕۆژی 26 مانگ بە گورتینێکی بەرزەوە بڕۆنە یاریگای گشتی چوارقوڕنە و بێک دەنگ هانیانەکانتان بدەن، بێک دەستی و برایانە پەیامێکی جوان بدەنە بەرگوێسکە و چاوی کوردستانیان. لەو ڕۆژەدا ببنە هێز و گوڕ بۆ شێرە کوڕانی سەرچیمەنی یاریگا. داواکارم لێ ئێوە بە جوانترین شێوە بێنە یاریگا و مەیدانی دێربی ڕاپەڕین بڕازێنەوە، یاریگا بە دەنگی بەرزتان بەهەژێنەوە، چاوی بەستراوی وەرزشوانانی ئەم نیشتیمانە بکەنەوە و بیسەلمێنن کە چەندە عاشقیانەکانتانن. چوارقوڕنە و ڕانیا دووناوی گەورەن و پێویستە بە گەورەی هەن بدرێن. خۆتان دوورگرین لە هەر ڕەفتارێک و گفتارێکی دوور لە وەرزش. گەر دێربی میلان ناوی دێربی تووڕە بێ، دێربی ڕاپەڕین دێربی ئاشتیە. بەو هیوایەم ڕۆژی سێشەمە بە ژمارێکی زۆر بڕژێنە یاریگا.